بانکەکان کە پارە ئەدەن بە خەڵک ئەجە بانکی مرکزی عێراقی بی ئەڵمانی بی ئەمریکی بی بەریتانی بی هەرێکی لەو بانکانە وازان ئەو بانکە پارەی خۆی هەیە لەو پارەیە ئەدا بە خەڵک ئەم بانکەش مادام مۆزەفی هەیە و بینای هەیە و ئاو کارەبا و مەسرەفیە ئەبێ حەقی خۆی وەربگرێتن و مەسرەفیش دەربکە و قازانجیش بکات هەروەک چۆن لوزنەی لیژنەی فتوای عێراق و کوردستانیش و هەندێک لە ئەو کەسانێک کە فتوایان داوە لەسەر ئاستی تاکە ئەبینی فتوایان داوە بەوەی کە ئەم ڕێژە سوەی کە بانکی مرکزی عێراقی ئەیدات ڕێژەکەی کەمە هەر بەشی ڕسومات و مۆزەفەکان و بینایەکەی خۆیە بۆیشە جائیزە بچن بهێنن واسان ئەو بانکە پارەی خۆی هەیە لە کاتێکە ئەسلەن سیستەمی دارایی جیهانی ئەمڕۆکە لەسەرەوە بنیاد نەدراوە غەڵەتە 100% غەڵەتە مش ئاگادار بە 180 پلە عەکسەکەی ڕاستە ئەی چۆن ئێستا بۆتانی باسەکەم ئاگادار بن بانک ئەو پارەیەی نییە و ئەو پارەی خەڵکیش دایناوە لەسەر ئەو پارەیە نییە پارە بدە بە خەڵکانی کەسی سێم بەڵکو ئەسلەن لە ساڵی 1970ەوە سیستەمی دارایی جیهانی گۆڕدراوە نەزێڕە نەزیوە نەزێڕ و زیویشی لەگەڵدانراوە نە هیچ کانزایکی لەگەڵدانراوە و نە پارەی چاپکراوی شەیە دانرابیت بڵێ ئەم پارە دانراوە بەڵکو باش بزان جوان جوێ بدەنێ بەڵکو پارە کاتێک دێتە ئارا و لە دایکە بێت کاتێک کە کەسێک ئەچێ قەرز بکە جە ئەم کەسە لەسەر ئاستی سەرمایەداری بێ سەرمایەدارێک بێت یاخود وەزیرێک بێت یان حکوومەتێک بێت یان تاک بێت بچی بۆ خانوبەرە یان بۆ سیارە یان بۆ هەر شتێک بچی بهێنێت لە ڕێگای بانکەوە ئەو کاتە ئەو ڕێژە پارەیە لە دایکە بێت نەزیێڕە نەزیوە نەکانزایە نە پارەی خۆشانە هیچیان نیە بەڵکو پارە ئەو کاتە لە دایکە بێت کاتێک کەسێک قەرز دەکات یعنی پارە بە درێژای 6,000 ساڵی ڕابردووی مرۆڤایەتیش و پێشترێژ زێڕ و زیو بووە یعنی لە 6,000 ساڵ زێڕ و زیو بووە پێش 6,000 ساڵەکە کاڵایان بەرامبەرێتی گۆڕێتەوە یعنی گەنم بەجۆ یاخود خشەڵ بە شتێکی تری کە خۆراکان بەرامبەر بە یەکتری دوای زێڕ و زیویان دۆزیەوە مرۆڤ وەڵحاصڵ هەتا 1970 ئەو سیستەمە وا بەڕێوە چوو بەڵام 100 ساڵی بەلێستاکەش بام لە ساڵ 1770 بۆ جارێکم دۆلار هاتە ئاراوە بەوەی کە زێڕ و زیو لە مەخزن دانرابوو وەکو یەدەک حکومەت ئەمریکای دایئەنا و بەقەدرای ئەوەندە پارەی چاپە کرد بەقەدرای ئەو زێڕەی کە وەکو یەدەک لە مەخزنەکانی خۆی داینابوو بەڵام لە ساڵی 1970ەوە ئەم سیستەمە نەماوە ئاگادار بە بۆیە فتووە بزانێتە چیەدەن بەڕێزەکان و خۆشەویستەکان بەڵکو ئەم سیستەمە لەسەر قەرز بنیادراوە هەتا مرۆڤێک قەرزنەکە ئەم بانکە ئەو پارەیەی نابێ و نییە پارەش ئەوەندە لە دایک بێت ئەوەند بەبێ هیچ شتێک بێتە ئاراوە چی بە دوای خۆی دادنێ هەڵ ئاوسان بە دوای خۆی دادنێ لە ئابووریدا پێناسێ ئابووری بە کورتی مختصری ئەوەیە عەرز و تەڵەبە هەر شتێک کە عەرز کرا تەڵەبی زۆر لەسەر بوو ئەم شتە گرانە بێت بەڵام بەپێچەوانە شتێکە عەرز کرا بەڵام تەڵەبی لەسەر نەبوو بەهایەکەی دابەزێت ئێستا ئەم دۆلارێکە بەو شێوە لە دایکە بێت پارەکە زۆرە بێت کە زۆر بوو ئەبینی لە ئەنجامی زۆریەکەیە چی دێت بەهای دێتە خوارێ کە بەهای دێتە خوارێ ئەبینی ئەگەر خانوبەرەیە ئەگەر سوتەمەنیە ئەگەر زێڕە ئەگەر زیوە ئەگەر کانزایەکانی ترە ئەگەر نەوتە ئەگەر هەموو شتێک ئەبینی لە ساڵی 1970ەوە تا ئەمڕۆ سەیریکە لە 500 و 2000 و 3000 لە 3000 4000 شتەکان لە خۆیاندا بەرز بوونەوە بۆ چونکە ئەم پارەیە بەو شێوە لە دایکە بێت